ئەو جۆرە کەسانەی وەکو باسم بۆتان کرد زۆربەی جار بە شیر دەستنوێژەگرن چونکە شیر پاکە سبحان الله ئەوان ئەڕۆن یعنی بۆ ناشێت دەستنوێژی ببری شیر بەڵام ئەوان بۆ ئەوەی بێقیمەتێکن تارات بە شیر ئەگرن تارات بە میزی خۆیان ئەگرن دەستنوێژ بەو شتانە ئەگرن و حتا لە سەردەمێک لە میسڕە کابرایەک بوو ئەوەندە مهم بوو ئیتر خەڵە ئەنحای دنیاوە ڕۆی ئەن شێخ بەرەکەتی وا وایە و کەراماتی ئاوا وایە زیای لە حەد حتا ئەیوت ئەوەندە مهم بوو ئەم کابرا بە خەڵکە ئەیوت حەڵقەکەی دەستان فرەدە ناو ئەوەی سەبەتانی دەرەکەم و ئەیوت خەڵک وایە کرد فرێداونە ئەو بەحرەکە بەحر نیل ئەیوت دەریە کردەوە بووی ئەی هاوردۆ بووی ئەوەندە مهم بوو ئەڵێ کابرا کە مرد و لە ناوچوو ئەڵێ دوای ئەوە کوڕەکەی گەرەکی بوو ئەڕۆیە غورفەکەی باوکی غورفە تاریکەکە وەکو باوکی بکە باوکی چییە کرد ئەویست وەک ئەو بکە ئەڵێ دایکی یادوتی کوڕم تۆ ئەتەوێت چی بکەی وتی ئەمە وەک باوکم نەوە من خەڵک دێ وەلام و ئەڵێن ئەمە شێخی کوڕی شێخە و بۆ ئەوەی من شوەکو باوکم وتی کوڕم واللهی باوکت زۆر زۆر بێدینە ئەڵێ دەستی کردە ناوی نێکدەری کرد بتێکی دەرکەوتی باوکت هەموو شەوێ 2 ساعات 3 ساعات سوژدە بوو ئەم بتە ئەوە ئەوجار شەیطانەکان ئەمیشەی بۆەکەن ئەتەوێت باوکت کافر بی ئەڵێ ئیتر کوڕەکە یەکسەر گەڕایەوە دواوە ئینسان ئەگەر ئیماندار بێ ئەبێ ئاگای لە خۆی بێ بزانێت چیەکان و بزانێ خەریکی چییە